دەفم یەک مانگ لە ماڵەوە بە بێ ئیش بە هەر لە ماڵەوە خۆن ئیشی وا بۆ دۆزنەوە نییە هەر نەکرابێ ئەڵەن چی لەگەڵ کاک جەلالە بۆ ناچی بۆ بازار قاورمە فرۆشی قاورمە ئاخە چی قاورمە خۆ ئێستا خەڵک لە چنارۆکۆ بە دلیڤەری ماسی منیش بە تەنور داوەکای قاورمە خوا یاڵەشی کاگە هەموو حەو مناڵیێ بە خێوێقا دەرزی پەرەمێزە فرۆشی لە بازار ئاخە دوو شەرەف حەو مناڵ بە خێوەگرێ بە دەرزی پەرەمێز یاڵەچی بڕۆ بۆ مەد ئەمانایە بگە ڕەفزان قاپشۆریان نایە قاپشۆر تو سێ میشانە دوایی لە ئاخیرا ئەڵێ با تەلەفۆنێکم بۆ خاڵۆ بەرشەقە بە خاڵە تەلەفۆنە بۆ غاوە لەکوێتی وەڵا لە ماڵەوەم دە باشە بەیانی سەعات چوارە ساچین بۆ بینایە ئەو زێرابە ژیراوە بەریین زێرە بگیراوە بەریین کابرا گووی کردووە من بەریم